ئەم گەنجانەی دووس خورمات و ڕۆژانە بە خۆیان و کەرەستەکانی وێنەکێشانەوە دەچنە بن ئەو دیوارانەی هێزە ئەمنیەکان یان حیزبەکان دایان ناون بۆ خۆپارێزی. دوای چەند سەعاتێک کارکردن دیوارەکان دەگۆڕدرێن بە تابلۆی هونەری. وەکو گەنجانی شاری خورمات و لە هەر سێنێتەوەکە لە دوایەوەی کە سەبی کۆنکریتی و دیوار دانرا لە نێوان پێکاتی شارەکە هەساین بە بۆیەکردنی سەبە کۆنکریتیەکان و وێنەکێشان لەسەری بۆی سیمای شارەکە جوانە بکاتەوە لە هەمان کاتە ڕوحی برایەتی و تەبایەتی بگەڕێتەوە لە نێوان پێکاتەکانی شارەکە. نامەکە ئێمەش ئەوەیە کە بتوانین نامەکەمان بگێتە بەرپرسان ئەو سەبێ لە هەر بگیرە لە شارەکە، چونکە ئەو سەبێ لە بەڕاستی خۆی لە خۆی داشتێکی ناشینە لە شارەکە. ئێمە وەکو خەڵکی شاری خورمات و شارچکەی شاری خورمات و سەتان ساڵە وەکو براژین لەم شارە. بێستون کە خاوەن پێداویستی تایبەتە خاوەنی بیرۆکەی ڕەنگکردنی ئەم دیوارانەشە، دەڵێ ئەگەر نەتوانن ڕێگە لە بەشەڕهاتنی لایەنەکان بگرن، بەڵام دەتوانن بە بۆیە و ڕەنگ پەیامی خۆیان بگەێنن کە شەڕ بە هەموو جۆرێ ڕەت دەکەنەوە. وەکو گەنجێکی خۆبەخشی ئەم شارە هەستاین بە ئەنجامدانی چەند کارێکی هونەری و بۆ جوانکردنی سیمای شارەکەمان و چەند هێمایەکی ئاشتی و پێکەوە ژیان دروست بکەین لەسەر کۆنکرێت و بربەست ئەو بربەستانەی کەوا دانراون بۆ ڕێگریکردن لە ئەنجامدانی کردەوە تیرۆریستیەکان. نەخش و ئینەی کەوا لەسەر دیوارەکان دروست کراون هێمایەکن بۆ ئاشتی و پێکەوە ژیانی هەر سێنەتەوەکە لەم شارەدا. پێشتر ئەو دیوارانەی دووس خورمات و بۆ ئەوە دانران تا زیانەکانی شەڕ و تەقینەوەکان کەم بکەنەوە، بەڵام ئێستا خەریکە دەبێتە هێمایەک بۆ جیاکردنەوەی گەڕێکی نەتەوە و پێکهاتە جیاوازەکانی ئەم شارۆچکەیە. هەوڵەکانی ئەم گەنجە هونەرمەندانە بۆ ئەوەیە دیوارە سیاسی و کۆمەڵایەتیەکان بەڕەنگ کاڵ بکەنەوە کە مەترسی ئەوە لە ئارادایە بۆ دانیشتوانەکەی کە دیوارەکان ئەستورتر و کاریگەرتر بن. ئارام بەختیارێ نارتی، دووس خورمات و